بەڵێ پرۆسەی ئەنفال برینێکی ساڕێژ نەبووە بە تایبەتی بۆ کەسوکاری ئەو ئەنفال کراوانە برینەکان ئەوەندەی دیکە قوڵ دەبێت کاتێک کە نازانن ڕووفاتی ئەو کەسانی کە لە دەستیان داوە و ئەنفال کراون بۆچی تاوەکو ئێستا ناگەڕێتەوە زێدی باو باپیرانیان. بێگومانەوەیش کە لە راپۆرتەکەی هەرێم جاف ئاماژەی پێکرابوو داواکاری بنەماڵەکانی ئەنفالکراوەکان بوون. دەمانێت گفتوگۆی زیاتر بکەین. هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە بۆ گەڕاندنەوەی ڕووفاتی ئەنفالکراوان. بەڵام داخۆ بۆچی؟ ئایا کێشەی تەکنیکی هەیە؟ ئایا پشکنینی DNA کراوە یاخود نا؟ و ماوەی 4 ساڵە 171 ڕووفاتی ئەنفالکراو تا ئێستا نەگەڕێنراوەتەوە. ئەمانە هەمووی پرسیارن کە لە عادل مەلا حەسەن گوتەبێژی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی دەکەم. ئەم کاتتان باش بەڕێز عادل. دەمەوێت پێش هەموو شتێ بزانم ئایا چ کێشەیەک هەیە کە تاوەکو ئێستا لەگەڵ هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ژمارەی ئەو 171 کەسەی کە ئەنفال کراون ڕووفاتەکانیان نەگەڕێنراوەتەوە بۆ زێدی باو باپیرانیان؟ سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان، درود بۆ ڕۆحیانەتی پاکی سەرجەم شەهیدان، سڵاو لە خانەوادە سەربەرزەکانی شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی و ڕزگاربووانی شاڵاوەکانی ئەنفال و جینۆساید و سەرجەم بەرکەوتوانی چەکی کیمیاوی. وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان وەکو لایەنی فەرمی و معنی بە پرسی شەهیدان و جینۆساید لە هەرێمی کوردستان بە پێی یاسای ژمارە 8 ساڵی 2006 کار دەکات. پرسی گۆڕە بە کۆمەڵەکانیش تەنها لایەن لە هەرێمی کوردستان بە پێی یاسا تەنها وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوانە. هەر لەگەڵ دەست بەکاربوونی ئەم کابینەیە لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە گەرمترین ڕۆژەکانی هاوینی ساڵی 2019 بە فەرمانی بەڕێز عەبدوڵڵا حاجی مەحموود وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوان تیمێکی وەزارەتمان کە پێک هاتبوو لە ژمارەیەک لە فەرمانبەرانی تەکنیکی گۆڕە بە کۆمەڵەکانی وەزارەت و چەند فەرمانبەرێکی تر تیمێک پێک هات بە فەرمانی بەڕێز وەزیر ڕەوانەی بیابانەکانی سەماوە کرا بە هەماهەنگی لەگەڵ موئەسەسەی شوهەدای عێراق و فەرمانگەی پاراستن و هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکانی عێراق ئەوانیش کە بە پێی یاسای ژمارە 5 ساڵی 2006 کار دەکەن. بە هەماهەنگی هەردوو لە تیمی پێویست نێرایە بیابانەکانی سەماوە لەوێ لە یەکێک لە گردۆڵکەکان بە ناوی تەلە شەیخیە بەداخەوە 3 گۆڕی بە کۆمەڵ لەوێ دەستنیشان کرابوون. لە یەکێک لەو گۆڕە بە کۆمەڵانەدا 171 ڕووفاتی ئازیزانی ئێمە لە کەسوکارە ئەنفالکراوەکانمان لەوێ دۆزرانەوە. بەداخەوە ژمارەیەکی زۆریان منداڵ و ئافرەتی کوردستان بوون. ڕاستەوخۆ بە پێی ڕێکارە زانستی و یاسایی و کارگەڕێکان پشکنینی پێویستیان لەلایەن عێراقەوە بۆ ئەنجام درراوە و دوای ئەنجامدانی پشکنینە پێویستیەکان ڕەوانەی طبعەدلی بەغداد کران و لەوێ ڕووفاتەکان پارێزراون. ئەلبەتە وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان بەدەر لەم 171 ڕووفاتە لە ماوەکانی ڕابردوو لە کابینەکانی پێشوو تەنانەت لەم بەڕێز عادل دەینە سەر ئەوەی کە ئایا ڕووفاتی دیکە هەن یاخودنا، بەڵام ئەگەر بکرێت وەڵامی پرسیارەکەی من بدەیتەوە کە سەبارەت بە ئەو کێشە تەکنیکیانەیە، چونکە کەسوکاری ئەو ئەنفالکراوانە چاوەڕوانن بۆچی تاوەکو ئێستا نەگەڕاوەتەوە؟ مەبەست لە پرسیارەکەی من ئەوەی کێشە تەکنیکیەکان چی؟ بەڵێ جا ئەم ڕوونکردنەوەی هەم بۆ بەڕێزت بوو، هەم بۆ کەسوکاری شەهیدەکان بوو، هەم بۆ دانیشتوان و باوەڵێن هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو بۆی مقدمەیەکیان لە بەرچاو بێ کە وەزارەتی شەهیدان لەم بابەتە کەم تەرخەم نەبووە. سەبارەت بە وەڵامی بەڕێزتان و وەڵامی کەسوکاری سەربەرزی شەهیدانی ئەنفال ئەوەیە کە وەزارەت وێڕای ئەوەی کە ئێستعدادی تەواوی دەربڕیوە لە کاتی خۆیدا هەڕاستەوخۆ دوای دەرهێنانەوەی ئەو ڕووفاتانە لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران گفتوگۆ کراوە، نووسراوی فەرمی کراوە، لەوێش ڕەزامەندی دەربڕاوە، بودجەی پێویستی بۆ تەرخان کراوە، تەنانەت گۆڕەکانیشمان بۆ هەڵکەندون گۆڕەکانیش حازرن ئێستا ئامادەن بۆ ئەوەی کە ئەگەر ڕووفاتەکان هاتەوە بە مەراسیم و بەشکۆوە بە زێدی خۆیانیان بسپێرینەوە. گرفتە تەکنیکیەکە ئەوە بوو کە بەشێک لە خانەوادەی سەربەرزی شەهیدان لە بینی گەرمیان و چەمچەماڵ داوایەک قەید کرابوو، داوایەکی یاسایی لە بەغداد تۆمار کرابوو کە خارجی ئیرادەی ئێمە بوو، خواستی وەزارەتی ئێمە نەبوو. لەسەر ئەو داوایە موئەسەسەی شوهەدای عێراق بابەتەکەیان دواخست و هەروەها دادگاش بۆ خۆی چاوی لەسەر ئەم پرسە بوو. بۆیە بە جۆرێک لە جۆرەکان
هۆکاری دواکەوتنەکە ئەو داوا یاساییە بوو. کەواتە ئێوە دەتانەوێت بڵێن کە حکوومەتی عێراق هاوکار نییە لە گەڕاندنەوەی ڕووفاتی شەیدانی ئەنفال کراو؟ ئێمە لە ڕابردوودا و چەندین جار لەسەر زاری بەڕێز وەزیری کارباری شەیدان ئەنفال کراوان و حکوومەتی هەرێمیش بەگشتی بەڕاستی دانمان بەوە داناوە هەموو کات جەختمان لەسەرەوە کردوتەوە کە حکوومەتی عێراق لە ئاستی پێویستە کاری بە مادەی 132 دەستوری عێراق نەکردووە، کاری بۆ هەماهەنگ نەبووە لەگەڵمان بۆ پرسی قەرەبووکردنەوەی کەسوکاری سەربەرزی شەهیدان ئەنفال کراوان زیندانیانی سیاسی لە هەرێمی کوردستان لەم پرسەشا لە ئاستی پێویستە هەماهەنگ نەبوون لەگەڵ ئێمە، چونکە لە ئێستادا ئەتوانین بڵێن دەیان گۆڕی بە کۆمەڵی تر جگە لەم گۆڕە بە کۆمەڵە هەن لە عێراق کە ئێمە ئێستاعدادمان دەربڕیوە کە ئەوانیش بهێنینەوە بەڕاستی، بەڵام ئەوان حکوومەتی عێراقی بە جۆرێک لە جۆرەکان مەرجی ئەویان هەبووە هەتاوەکو ئەم گۆڕەیەک لای نەبێتەوە هەماهەنگ نین لەگەڵمان بۆی گۆڕە بە کۆمەڵەکانی تر هەڵ بدەینەوە. باشە کاک عادل ئەگەر وا بێت کەواتە جگە لەم ڕووفاتانەی کە هەن ڕووفاتی دیکە لە با بڵێن بیابانی سماوە بە تایبەتی لە تەلشێخە کە ئەم 171 ڕووفاتە لە تەلشێخە با بڵێن دەرهێنراون هی دیکە هەیە بە پێی زانیاریەکانتان؟ بەڵێ زانیاری وردمان هەیە هەر لە هەمان شوێن لە بیابانەکانی تەلشێخی پارێزگای سەماوە چەند گۆڕێکی بە کۆمەڵی تر هەن هەر لەگەڵ چوونی تیمەکەی وەزارەتمان بۆ ئەوە دەرکەوتووە و بەدەر لەوەش بەشێکی زۆری بیابانەکانی ناوەڕاست و باشووری عێراق تەنراون یان پڕن لە گۆڕی بە کۆمەڵی ئەنفالەکانی ئێمە ئازیزانی ئێمە کە لە پرۆسەکانی جینۆسایدی خەڵکی کوردستاندا لەوێ نێژراون، بەڵام وەکو وتم دووبارەی دەکەمەوانەیە تاوەکو ئەم پرسەیەک لای نەکەینەوە هەماهەنگ نین لەگەڵمان بۆ ئەوەی ئەو گۆڕانی تریش هەڵبینەوە، بەڵام خۆشبەختانە بەڕێز وەزیری کاروباری شەهیدان و ئەنفالکراوان بە هەمانگی لەگەڵ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەمان کاتدا لەگەڵ کەسوکاری سەربەرزی شەهیدانی ئەنفال لە گەرمیان و چەمچەماڵ ئەویش لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتەکانی سلێمانی و گەرمیانەوە گەشتونەتە ڕێکەوتن ئەوان خواستی ئەویان هەبوو کە ئەم بۆ ئەم پرسە بۆ گەڕانەوەکە پشکنینی DNA بکرێت. باشە کاتە با لەسەر پشکنینی DNA پرسیار لە بەڕێستان بە هەماهەنگی لەگەڵ هەماهەنگیانە چییە بۆ ئەوەی کە پشکنینی DNA بکرێت؟ بۆ خۆتان دەزانن کە پشکنینی DNA یەکێکە لە هەرە ئەو کارانی کە هەم گرنگە هەم با بڵێن زۆر تایبەتە و هەستیاریشە و یەکێکە لەو پشکنینانەی کە تا ڕادێکیش زەحمەتە. چی کراوە بۆ ئەوی کە باشترین جۆری پشکنینەکان ئەنجام بدرێت بۆی کەسوکارەکان بزانن ئەمە ڕووفاتی کام یەک لە ئازیزانیانەکە بۆیان دەگەڕێتەوە؟ تەواو هاوڕاتم لەسەر ئەوەی کە پشکنینی DNA پشکنێکی زۆر زۆر هەستیارە و گرنگە و پشکنینێکی سانا و ئاسان و سادە نییە. لەم بابەتەدا خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشت بە توانە زانستیەکانی خۆی بە تایبەتی لە ئێستادا لە وەزارەتی ناوخۆ تاقیگەی پشکنینی DNA مان هەیە و تەنها لایەنی فەرمیش ئێستا کە پشتی پێدەبەسترێت ئەنجامەکانی ئەو تاقیگەیە کە سەر بە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانە هەماهەنگیمان هەیە، تەنانەت ئێمە لەگەڵ وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی و فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە و هەروەها وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بۆردێکمان هەیە بە ناوی بۆردی منداڵە ونبووەکان، لەوێش هەر منداڵێکی ون بوو کە دەدۆزرێتەوە بۆ پشکنینی DNA-یەکەی بۆ ئەوەی کە بیناسینەوە سەر بە چ خانەوادەیەکە پشکنینەکان ئاراستەی ئەو تاقیگەی وەزارەتی ناوخۆ دەکەین بۆ هەمان پرس واتە بۆ ئەم پرسەش دیسانەوە ئێمە پشت ئەستور دەبین بە ئەنجامی تاقیکردنەوەکان لە تاقیگەکەی حکوومەتی هەرێمی کوردستان کە سەر بە وەزارەتی ناوخۆیە و لەم بابەتەدا هیچ گرفتێکمان نییە. ئەم بابەتە بابەتێکی تەواو زانستی و یاساییە. باشە با سەبارەت بە کات زانیاری لێوەربگرم بەڕێز عادل، سەبارەت بەو کاتێک کە پێویستە و یاخود چەندێک کاتی دەوێت تاوەکو ئەم پشکنینانە لە هەرێمی کوردستانەوە بنێردرێت بۆ بەغا لەگەڵ ئەو با بڵێن ڕووفاتانە هاوتا بکرێتەوە بزانن ئەمە هی کێیە، چەندێک ئەمە کاتی ئەوێت؟ بەڵێ لەبەرەوەی پرۆسەیەکی زانستیە من ناتوانم لێرەدا وادەیەکە بەمێ، بەڵام دەتوانم بڵێم ئێمە وەکو وەزارەتی کارباری شەهیدان و ئەنفالکراوان لە ڕاگەیەنراوەکەمانە لە ماوەی 48 ساعتی ڕابردوو ڕاگەیەنراوێکمان بڵاو کردوێتەوە، داوامان لێ کردوون کە لە ماوەی 15 ڕۆژدا سەرجەم ئەو کەسە بەڕێزانەی ئەو خانەوادە سەربەرزانەی شەهیدانی ئەنفالکرا و جینۆسایدی ئەنفال کە خۆیان بە خاوەنی ئەو ڕووفاتانە دەزانن بفەرمونون لە ڕێگەی ئەو ژمارە پەیوەندی و ئەو ئیمەیڵانی کە ڕامان گەیاندووە لە ماوەی 15 ڕۆژدا پەیوەندی بکەن، ناویان تۆمار بکەن، دەمێنێتەوە هەستانی تیمەکان بە وەرگرتنی سامپڵەکان لەو بەڕێزانە
ئەمێنێتەوە سەر ژمارەکانیان ئەگەر کەم بن لە ئایندێکی زۆر نزیکای ئێمە دەتوانین بابەتەکەیەک لای بکەینەوە و ئەگەر زۆریش بن بە هەمان شێوە وەزارەت جەخت دەکاتەوە لەسەر ئەوەی کە بە زووترین کات ئێمە بەم ئەرکە فەرمی خۆمان هەستین. بەڵێ ئێمە سپاس دەکەین عادل مەلا حەسەن گوتەبێژی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان سەبارەت بە هەوڵەکانی حکوومەت بۆ گەڕانەوەی ڕووفاتی ئەنفالکراوانی کوردستان لەگەڵمان بوویت. سپاس.